الحمد لله ثم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه. برهاني برزي خوم سرتا بإجازة ما وثاني برزم فسر إجازة مولتي وإن شاء الله لخزمة فرمايشتش رب العالمين ورسول الله دابين صلى الله عليه وسلم باسو خواسكي من تايبتا برولو كاريغري جنج لكم القادة تماشا أكي يسير أكي جرينترينو بهسرينو بنرخترينو ببهاترين تمنك لجياني إنسان دا ساتوكاتي جنجيتي ولاويتي وزاحيالتيا رب العالمين لقرآني بيروزا لسوري الروم دا لآياتي فانزاوشوارا باسي قوناغكاني تمني مروف أكا كمروف بكوملك مراحيل بكوملك قوناغا جياني خويتي فريني وقزر أكا بجيانو بدنيا دا رب العالمين أفرمي الله الذي خلقكم من ضعف للروايات حفظ بدو قراءة بدو رواياتات الله الذي خلقكم من ضعف بهذا الشوازتواني بخويني رب العالمين أفرمي الله الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف قوة ثم جعل من بعد قوة ضعفا وشيبا يخلق ما يشاء وهو العليم القدير رب العالمين أفرمي پروردگار و پرورينتان او ذاتو او پروردگاريا كوا ايوي دروس كردوا ايوي خلق كردوا لسروي نبونوا ايوي هنا وتسروي وجود هبونوا للاوازيو لضعيفي لبهيزي للاوازي كوا سرتا دلوبا اويك بونا لنوزگي دايكتان وإنجا لپاشان كوا لدايك ابن مندالن كوربن ورده تاوكو بي اگرن رب العالمين أفرمي لپاشان لدواي أم بهيزيو أم لاوازيو أم ضعيفيو أم بطاقتيا رب العالمين طاقتو تواناو هيزو بازو دسهلاتي جنجيتي ولاويتي تام بيدا جنجن بطاقتن بتوانان بهيزن أتوانن بسر أم زويدا برون أتوانن شنگا كريكن أتوانن خزمتي دين و دنيا تانكن أتوانن خزمتي استاو داهاتي خوتانكن دكواتا قوناغي جنجيتي قوناغي كإنسان أتواني خوي بهرمند كهم لديني وهم لدنياي هم لإستاي وهمش لداهاتو لدوار روجي كوا قيامتا إنجا رب العالمين أفرمي لدواي هيزو بازو طاقتو تواني جنجياتي لپاشان دوبار رب العالمين ضعيفو لاوازو بطاقتو بتواناو بيرتان أخا پايزي بيريتان بسرداده پاییزی پیری رو لجیان و لتمنتان اکا بطاقت ابن بتوانا ابن بطاقتی لچاو بطاقتی لدل بطاقتی لجستد بطاقتی لتواوی اندامکانی لاشد رب العالمين هرشي حزو آرزو لبه ويسي لسر بدروسي اكا إنجا رب العالمين لكوتايا فرمي وهو العليم القدير رب العالمين او ذاتيك وزور زانايا وزوريش بتوانا وبدا صلاة دكواتا رب العالمين تيمان اجيني جنجا كان لساتوكاتي جنجيتي ولاويتي كأو هيزو بازو توانايتان هي خوتان بهرمان كان لدوشت يكيك لزانستو زانياري لعلم لمعرفة هولدن زور ترين زانستو زانياري وعلم كوكنا وبلاوي بكنوا وهروها بوتوانا وبو هيزو دا صلاتي كوا هتانا هولو تقلابدن كوشش كان تمل مبن سس مبن پال مدنوا جيان بتنبلي بسر مبن او توانايك رب العالمين بيداوي هول دكوار روت هبه بتشي وخزمت رب العالمين روت هبه داوي شفاعت لا رسول الله بكي صلى الله عليه وسلم برلوي كوا بايزي بيريبه لقلاي تواناو علم زانس زانياري معرفتت هل وريني ذاكرت اوان دلاواز بين ناوي رولكونا وكي خوت الديرميني اوان بطاقتو بتوانابي تواناي اوت نبي كوابقاي بمزقود جنج لتشبواريك اتواني الرول ببيني اتواني اسبي خوي تاودا كاتي سيري قرآنكي جنج اتواني لبواري بلاو كرنوي توحيدو يخوا برسي رولي خوي ببيني شاكترين وباشرين ساتو كاتي كإنسان بتواني بتواويو بكامل رب العالمين بخلقي بناسيني ديني رب العالمين بلاو كاتوا كفر وشرك وبتبرسي الرامالي لساتوكاتي جنجيتيا إمامي طبراني لمعجم الكبير بإسنادك جيد بوماني هنا إمامي ابن عباس فرمي ما بعث الله نبيا إلا شابا ولا أوتي العلم عالم إلا وهو شاب وتلا هذه الآية قالوا سمعنا فتى يذكرهم يقال له إبراهيم سورة الأنبياء الشصر
أفرمي رب العالمين هر پیغمبرێکی نارد بێ إلا أو پیغمبرێ گەنج بووە إلا أو پیغمبرێ لاو بووە جاحێڵ بووە لەو حاڵەتە ناردوێتی کەوا لە کەڕەتی تااقەت و توانا و هێز و بازوودا بووە و هیچ خاوەن زانست و زانیاری و علمێک نەبۆتە عالم علم و زانست و زانیاری پێ نەدراوە کۆی نەکردوتەوە إلا گەنج و لاو بووە اینجا لە پاشان ئەم ئاەتەی خوێندەوە کە رب العالمین لەبارەی پێغەمبەر ئیبراهیم ئەفەرمێ کە ئیبن عەباس ئەفەرمێ لەو سات و کاتەیەدا تەمەنی لە 15 بۆ 16 ساڵ بووە کاتێ بتو سەنەمی کافرەکان ئەڕوخێنێ ئەیڕوشێنێ بێڕێزیان بەرامبەرەکە ئەڵێن چی کاتێکەوە ئەبینن خوادرۆینەکانیان وای بەسەر هاتووە وای لێ هاتووە ئەڵێن ئێمە گوێمان لێبوو گەنجێک لاوێک جاحێڵێک بە نائەرزشی و بە خراپی باسی خوایەکانی ئێمەی ئەکرد ئیبراهیمی ناوبوو ئیبراهیم گەنجێکە بە تاقی تەنهایە لەسەر ئەم زەویە بەڵام ئەوەندە بەهێز و بازووە ئەوەندە بە ئیرادە و بە ورەیە ئەتوانێ ڕوبەڕووی ئومەتێکی کوفار بێتەوە بۆیە رب العالمین لە سوڕەی ئەننەحلدا لە ئایەتی 120 ئەفەرمێ ئین ئیبراهیم کانە ئومە ڕاستە ئیبراهیم بە تاقی تەنهایە بەڵام ئەوەندە بەتوانایە ئیبراهیم بێگومان بۆ خۆی ئومەتێکە بۆ ئەوەی تەوحید بڵاو کاتەوە ئومەتێکە بۆ ئەوەی خوا بە خەڵکی بناسێنێم ئومەتێکە بۆ ئەوەی گێسک لە بتپەرستی و لە شەخصپەرستی بدا بەڵام ئێمە زۆرێک لە گەنجەکان ئەمڕۆ ئومەتێکین لە ئەوەی هەموو حەز و ئارەزوومان بۆتە ئەوروپا حەز و ئارەزوو هیوا و ئاواتمان ئەوەی خۆمان لە بەریتانیا و لە ئەڵمانیا ببینینەوە وەکو جەنابی مامۆستا فەرمووی کەسێ ئەگەر ئیماندار بێ بەخوا ئەوروپا خێری بۆی تیا نەماوە هەموو حەز و ئارەزووی من و تۆ ئەوەیە فڵانە ئافرەتە بێتە یارمان هەموو حەز و ئارەزووی من و تۆ زۆرێکمان بۆتە ئەوە لەگەڵ فڵانە ئافرەتێ ڕابوێرین فڵانە ئافرەتێ دۆستمان بێ یارمان بێ یعنی ئەوەی لە بیرمان نەبێ ئەوەی لە یادمان نەبێ دینەکەی رب العالمینە تەوحیدەکەیە بۆیە سەیرەکەی گەنجێک هێتە مزگەوتەوە دوو ڕۆژ لە مزگەوتە بە چاکی بە جوانی نوێژەکانی بە جەماعەتەکە دواتر لە کافتری ئەیبینیەوە دواتر لە نادیەکان و لە باڕەکان ئەیبینیەوە بۆ چونکە سەرەتا ئەم ئیمانە و ئەم تەوحیدە و ئەم عەقیدەیە لە نێو دڵ و دەرونیا نەچەسپاوە سەقامگیر نەبووە ڕاگیرا و چەسپاو نەبووە لە نێو دڵ و دەرونیا ڕەگیدا نەکوتاوە وەکو دار خوورمە وەکو دارێک وایە لەگەڵ هەموو شنەبایەک ئەلەرێتەوە ئەلەرزێ ئەزانی گەنجانی ڕۆژگاری رسول الله صلى الله عليه وسلم چۆنی بوونا ئیمام ابن ماجه لە سنەکەی خۆی ئەیهێنێ لە زەوائیدی سنەی ابن ماجه فەرمێ ئیسنادەکەی صحیح و ڕجالەکانی ثقاتە جندوبی کوڕی عەبدوڵڵاه فەرمێ كنا مع النبي صلى الله عليه وسلم ونحن فتيان حزاورة فتعلمنا الإيمان قبل أن نتعلم القرآن ثم تعلمنا القرآن فازددنا به إيمانا أفرمي إيما جنجو لاو جاحيلي تازا بيجيشتو بوين لخزمة رسول الله دابوين صلى الله عليه وسلم سرتاترين شفيري إيمان أبوين سرتاترين شفيري توحيد أبوين سرتاترين رب العالمين من بشاكي وبجواني أناسي إنجا لباشا فيري قرآن أبوين كفيري قرآن أبوين إنجا إيمان من بو قرآن زياد يكر بلام إيما إستاكا خۆمان فێری قورئان ئەکەین خۆمان فێری تەجوید ئەکەین هەنگاوی زلزل ئەنێن ڕۆژێک لە مزگەوتین دواتر وازی لێ ئەهێنین سەرەتاترین شتێکەوە ئیمانەکەیە عەقیدەکەیە تەوحیدەکەیە ئێمە کردومانە بە کۆتا مەرحەلە کردومانە بە کۆتا قۆناغێک والله یەکێک لەو گەنجانە کە کاتی خۆی مامۆستاین بە سوورەی بەقەڕم لا خوێندووە ئێستا قەناعەتان بێ مولحیدە لە قورئانە زۆر زیرەک بوو نزیکەی 25 جزئی قورئانی لەبەر بوو باشە ئێستا مولحیدە وبانگەشەش بۆ فکرەکەی خۆی کە بۆ چکە سەرەتا عەقیدەی نەخوێن بوو چکە سەرەتا لە عەقیدە و لە ئیمانە شارەزانە بوو سات و کاتی گەنجایەتی سات و کاتێک ئەتوانی ڕۆڵ ببینی بەرامبەر تاغوتان و زاڵمان و نەیاران و ناحەزانی ئیسلام بوەستی إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى رب العالمين لقرآن في رزالة سورة كهف همو لبرتان الآيات السيانزة كومالي جنجو لاوي تازا بيجيشتو بنياراني أشكوت إيمان دار بن إيمانيان برب العالمين هنا بهوي أم إيمان ورب العالمين زياتر زورتر رنوي كذن جنجاني برز للرجاري علمانيتها للرجاري فسادي وبأخلاقي وبد أخلاقي وبدكاري وبد رفتاري للرجاري كهرشي درقاو دروازة وريقاي فتنة وفسادي وآشوبة بروي إيما داوالا كراوتوا رواجي بيدري بانقشي بو أكري هرزان أكري منوتو شاکترین و باشترین کەسێک کە بیکەین بەسەر مەشقی خۆمان چاوی لێ بکەین یوسف پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هەموو تا قیسەی یوسف پێغەمبەرتان خوێندۆتەوە بەڵام من مەبەستم قسەکەی ئیبن القەییمە کاتێ ئەم ئافرەتە داوای زینا و داوێن پیسی لێکا یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمێ قال معاذ الله
پەنا ئەگرم بە ئەڵڵا کە من زینا و داوێن پیسی بکەم پەنا ئەگرم بە ئەڵڵا کە من زینا لەگەڵ تۆ بکەم ئیبن قەیم ئەفەرمێ 17 هۆکار هەبوو بۆ ئەوەی یوسف زینا لەگەڵ ئەم ئافرەتەیە بکە بەڵام بەسەر هەر 17 هۆکارەکەیە دازاڵ بوو ئامادە نەبوو خۆی ڕادەستکە یەکێک لەوانە گەنجێکی تازە پێگەیشتوو بوو گەنجێکی بە تاقەت و توانا بوو گەنجێک بوو لە توانای هێز و بازوودا بوو لە توانای لایەنی جنسیدا بوو گەنجێک بوو لە غەریبی ئاژیا ها زۆرێک لەو گەنجانی حەزەکەن بچن بۆ ئەوروپا بۆیە حەزیان پێێتی چونکە لە نێو شار و مەملەکەتی خۆیان ناوێرن بە کەیفی خۆیان خراپە و تاوانکەن بەڵام لەم شوێنە چۆڵانەکە کەس لێیانەوە دیار نییە ئیتر ئەخزێنە شوێنە خراپەکانەوە غەریبە بوو نامۆ بوو لەم شارە و لەم وڵاتە و لەم مەملەکەتێدا و ئینجا ژنیشی نەهێنا بوو و ئینجا ئافرەتەکە خۆشی داوای لێکە ئافرەتەکە لەو پەڕی جوانیدایە و ئینجا ئەم ئافرەتەیە خاوەنی پاشای مەملەکەت وڵاتە و ئینجا هەڕەشەشی لێیەکە و خۆیشی داوای لێ کردووە بەڵام یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ پەنا ئەگرێ بە ڕەب العالەمین کە زینا و داوێن پیسی بکە بۆیە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بە جوانترین شێوازە مامەڵی لەگەڵ گەنجان و لاوان و جاحێڵانەکە چونکە ئەیزانی گەنجان دڵیان ناسکە چونکە ئەیزانی هەموو ڕێگایەک و دەرچەیەکی خراپە و تاوان ڕۆژ لە دوای ڕۆژ بەڕووی گەنجان و بەڕووی لاوانە واڵا ئەکرێ بۆیە ئەوەندەی ڕووی لە گەنجان و لە لاوان ئەکرد ئەوەندە ڕووی لەو کەسانە ناکردکەوە پیر و بە ساڵات چوو بوون رسول الله صلى الله عليه وسلم لفرمايشتك ابن عباس ليقريته وفرمي يا شباب قريش احفظوا فروجكم لا تزنوا ألا من حفظ فرجه فله الجنة رواه البزار وقال الهيثمي رجال صح وقال الحاكم وقال هذا صحيح على شرطهما وافقه الذهبي في غنبري صلى الله عليه وسلم روي لجنجاني أمتك خويك أي فرمو أي جنجاني قريش أي لاواني أمتكم جنجان داوين باك بن گەنجان ئامان داوێنی خۆتان بە پاکی ڕاگرن ئامان پاک و پاکی زەبن ئامان زینا مەکەن داوێن پیسی مەکەن خۆتان پیس مەکەن ئاگدار بن هەر گەنجێک داوێن پاک بێ هەر گەنجێ زینا نەکە هەر گەنجێ داوێن پیسی نەکە هەر گەنجێ نێربازی نەکە هەر گەنجێ ئیستیمنا نەکە شوێی بۆ هەیە بەهەشتی ئەڵڵای بۆ هەیە فەلەهو الجەنە بەهەشتی ڕەب العالەمینی بۆ هەیە گەنجێکە بار زۆرە شوێنی خراپ زۆرە کافتریا زۆرە نادیەکان زۆرە ماڵی لەشفرۆش زۆرە ئافرەتی لەشفرۆش یەجگار زۆرەکەوا لە نێو وڵاتی خۆمان و لە دەرەوەی وڵاتە بە پارەیەکی کەم ئەتوانی زینای لەگەڵ بکەی ڕەواجی پێدرێ زۆر بە ئاسانی و بە سووکی ڕەوانەی نێو هەرێممانەکرێ ڕۆژ لە دوای ڕۆژ بەڵام ئەم گەنجێ لە ترسی ڕەب العالەمین داوێنی خۆی بە پاکی ڕاگرێ کوێی بۆ هەیە فەلەهو الجەنە بەهەشتی ئەڵڵای بۆ هەیە بويا رسول الله صلى الله عليه وسلم لمسند إمام أحمد هاتوا إمام هيثميش فرمي إسنادك حسنا عقبيك عامر لي قريت وفرمي إن الله لا يعجب من الشاب ليست له صبوة أفرمي رب العالمين بقوري خوي عجائبي بقنجيك ده سرسام بقنجيك بلاوك بجاحيلك كواخرافة كان خوي ولا أنا هرزوي زوري هي بوي زيناك بخوا هرزوي زوري هي گەنجێکە لە ڕۆژگارێکە ئەژێ لە وڵاتێکە ئەژێ کار و کەسابەتی دەست ناکەوێ جیرفانی خاڵیە ئەتوانێت لە ڕێگای حەرامە جیرفانی خۆی گەرم و گوڕکە و پڕیکە بەخوا ئارەزوی زۆری هێبچە زینا و داوێن پیسیکە بەڵام هەرچیەکی ئارەزوە خراپەکانە وەلای ئەنێ فڕێ ئەدا لەژێر پێی خۆی ئەنێ ئەم گەنجەیە ڕەب العالەمین پێی سەرسامە ڕەب العالەمین عەجائیبی بەم گەنجەیە دێ ئیتر گەنجێک بێ کەوا ڕێز لە شکۆی ڕەب العالەمین بگرێ گەنجێک بێ حرمتي بو رب العالمين هبي بيقمان رب العالمين أم جنزيش كودارك لقيامتها معلومي جنابتنا الحديث متفق عليه كفي شوان بخاري مسلم لأبو هريرة وأيهين الرسول الله فرميتي صلى الله عليه وسلم 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله حوتنا كسهن الروج قيامتها للجير سيبري عرش رب العالمين للروجك هيش سيبريك هيش مأوايك هيش آرام جيك نيا إلا سيبري عرش رب العالمين أبي أمكم علينا سلمان أبي نجرمان أبي نبرسيان أبي نتنويان أبي نبي طاقة بالنمادو أبن رب العالمين شكودار وجهدار وحرمة دار يعني يكك لوانا وشاب نشأ في عبادة الله جنجك بيجي يشتوى لطاعته لعبادته لبرسش رب العالمين جنجك دز بقرآن جنجك دز بسنته جنجك ترسي الله لضلدايا جنجك كاتك وان نفسه شيطان وشياطين كان باقي أكن بو زنا بو داوين بيسي بو خرافة وخرافة كاري بلام ترسي رب العالمين آقداري كاتو هوشيار وبيدار وبآقايا كاتو أم جنجي لقيامتها لجر سيبري عرش رب العالمين جنجة بالرزقان بويا سيري لاواني الرجقاري رسول الله كي صلى الله عليه وسلم
چڕۆڵێکیان بینی ئەوان لە کوێن ئێمە لە کوێن ئەوان لە دۆڵێکن ئێمە لە دۆڵێکین یعنی گەنجێکی وەکو ئیمامی عەلی تەمەنی 14 ساڵە کاتی ڕەسوول الله عەلەیهی سڵات وسەلام کۆچەکە لە شوێنی خەوتنی خۆی دانێ گەنجێکی وەکو ئوسامەی کوڕی زەید ڕەسوول الله عەلەیهی سڵات وسەلام ئەیکا بە قائیدی جەیشێک ئەیکا بە گەورە و بە سەرکردەی جەیشێک ئەم جەیشە کوێی تایە ئیمامی ئەبوبەکری تایە ئیمامی عومەری تایە ئەم کەڵە سەحابانەی تیان بەرامبەر چێ وەستەی ئەم جەیشەیە بەرامبەر ڕۆمەکان کە ئەو کات ئەو سات و کاتی ڕۆژگاری ڕەسوول الله صلی الله علیه وسلم چۆن ئێستا ئەمریکا و چۆن ئەڵێ رووسیا حکومڕانیەتی هەموو جیهانەکەن ئەو سات و کاتیش سەیرەکەی وڵاتێکی وەکو ئێران فارسەکان ئەو کات و هەروە ڕۆمەکان حکومڕانی هەموو جیهانیانە کرد بەرامبەر ئەم جەیشەیە ئەوەستەیە تەمەنی 17 ساڵە 17 ساڵ گەنجێکی وەکو زەیدی کوڕی ثابت تەمەنی 13 ساڵە ڕەسوول الله صلی الله علیه وسلم فەرمانی پێکە خۆی فێری زمانی جوولەکە و سریانی بکە هەرچەند هێندە لە زانایانە فەرمون یەک زمانێکە خۆی فێری ئەم دوو زمانەکە بۆ ئەوەی بانگەوازی بۆ دینی ڕەب العالەمین کە بۆ ئەوەی ڕەسوول الله صلی الله علیه وسلم کاتێ ئێوێ نامەیەک بنێرێ بۆ سەرکردە و بۆ پێشەوای جوولەکەکان و سریانەکان و غەیرە دینەکان بزانێ بەم زمانەیە بنووسێ و کاتێ نامەیەک لەوانەوە دێ بتوانێ ئەم نامەیە بنووسێ تەسەوڕەکەن من و تۆی گەنج ئەمڕۆکە تاقەتی ئەوەمانە قورئان لەبەرکەین تاقەتی ئەوەمانە حەدیثی ڕەسوول الله صلی الله علیه وسلم لەبەرکەین تاقەتی ئەوەمانە بەتانیەکەی سەرخۆمان لابەرین و لای بدەین نوێژی بەیانی بە جەماعەت بکەین تاقەتی ئەوەمانە بەردێک لەسەر بەردێک دانێن بۆ ئەم ئیسلامە تاقەتی ئەوەمانە هەوڵ و تەقەڵایەک دەین بۆ ئەوەی جارێکی تر قەڵای ئەم ئیسلامەیە وەکو خۆی بەشکۆداری بمێنێتەوە جارێکی تر ئاڵای ئیسلام بەرزکەینەوە جارێکی تر قووەت و هێز و بازوو بۆ ئەم ئیسلامە بگەڕێنەوە کە ئەمڕۆ ئیسلام سەیرەکەی کز بووە کاڵ بووە ضعیف بووە مسلمانان لە هەموو شوێنێک مەزلومن هەرچێکی عیباد و بیلادی مسلمانانە ئەمڕۆ لە ژێردەستی کافر و کوفاردایە ئەم گەنجەیە لە 15 ڕۆژە خۆی فێری ئەم دوو زماناکە ئەفەرمێ فەما مەڕ بی نصف شهر حتى تعلمته له ئەفەرمێ واللهی نیو مانگم بەسەرانە ڕۆیی 15 ڕۆژم بەسەرانە ڕۆیی تا بۆ ڕەسوول الله صلی الله علیه وسلم خۆم فێری زمانی یەهود و سریانی کرد بە تەواوی بە چاکەی خۆم فێری ئەم دوو زمانەیە کرد بەڵام ئێمە ئێستا ئەمڕۆ زۆرێکمان زمانی کوردیشمان بە تەواوی تەواو نازانین بنووسین بۆ ئەوەی بانگەوازی بۆ ئەم دینێ بکەین زیاتر سەرتان نایەشێنم کۆتایی بەم ئاەتەیە دێنم گەنجان کاتێ ئەوترێ گەنج لە گەنجینەوە هاتووە چۆن ئەگوترێ وەجەدت کەنزەن گەنجێکم دۆزیەوە گەنجینەیەکم دۆزیەوە خەزێنەیەک و کەنزێکم دۆزیەوە ئەم گەنجینەیە تا هەتایی ئەم کەسێ ئەتوانی خۆی لێ بەهرەمەند کە تا هەتایی ئەتوانی خۆی لێ سوودمەند کە دەی ئەم گەنجەیەش بڕبڕی پشتی کۆمەلگایە ئەم گەنجەیەش بڕبڕی پشتی ئیسلامە ئەم گەنجەیەش سەرخەری ئیسلامە ئەم گەنجەیەش ئەو کەسەیە لە سات و کاتێک و تەمەنێکایە ئەتوانێت جارێکی تر ئاڵای ئیسلام بگەڕێنێتەوە ئەتوانێت جارێکی تر شارستانیت بۆ ئیسلام بگەڕێنێتەوە ئەتوانێت جارێکی تر قووەت و هێز و بازوو بۆ ئیسلام بگەڕێنێتەوە ئەتوانێت ئەم ئومەتەی کەوا وەکو لاشەیەکی مردوو لێ هاتووە جارێکی تر حەیات و ژیان بۆ ئەم جەستە و ئەم لاشەی ئیسلامە بگەڕێنێتەوە بزانە دوو ڕێگات لە پێشە رب العالمين لقرآن بيروز أفرمي لسورة النساء لآيات بسحوتا والله يريد أن يتوب عليكم والله يريد أن يتوب عليكم پروردگارتان پرورينتان أيوة توبتان لورگري والله هموما لم نوا تاكو تاكس أو ليرة دانشت بي إلا گناهك تاوانك هي كم تازورك قورة بياخد بچوك بي أهشكرا بياخد نهيني بي لدلو درونا بياخد لأندا مكاني دستو لا شمانا بأوي كواديار وبرشاوة إلا گناهك يمنو تو أمر آلو ديبن تي رب العالمين أفرمي والله يريد أن يتوب عليكم پروردگارتان پرورينتان أيوة توبتان لورگري گنجان لاوان أتانا يصلح كان لقى رب العالمين أتانا يبن بخوش أبيس رب العالمين ده رب العالمين أيوة صلحتان لقلك رب العالمين أيوة قبولتانك رب العالمين أيوة بهوي توبة وبهوي أم إسلام بتان گنجيني بلام لبران بريشا بزانن ويريد الذين يتبعون الشهوات أن تميلوا ميلا عظيما لبران بريشا أو كساني كوا بدواي آرز وكاني خويان كوتون أيانوي بتان قوجينن بتان قيجينن بتان قيلينن أيانوي لهاتان بدن أيانوي قمراتان كان بلادانيكي يجقار زورو قوروا كإستاكو مالي قنجيان لا داو للري عقيدوا كاكي وخوتان أزانا لطوركو ملاياتي كانا لكنالا علمانيا كاني خومانوا شون شبه كان أو رجندرين شون شبه كان رواجي بيدري شون ملايكة هين الميزري كان لسرنا وجبي كان لبركرد وبناوي إسلام وشبه وقمان بو قنجان ما درستكا
چۆن ملحیدان و نەیارانی ئیسلام هێنە شاشەکانی تەلەڤزۆنەوە، چۆن لە کەناڵەکان و لە پەیجەکانە ڕەواجیان پێدرێت چەند گەنجیان لاداوە لە ڕووی عەقیدە و ئیمانەوە. ئێستا ئەسڵەن باوەڕی بە ئیسلام و بە ئیمان و بە زیندووبوونەوە و بەخوا بە پێغەمبەر نەماوە. چەند کەسیان لەلایەنی کۆمەڵایەتی لاداوە، چەند کەسیان لەلایەنی خێزانەوە لاداوە، چەند کەسیان لەلایەنی ئەخلاقەوە لاداوە. ئەمڕۆ بانگەشەی بۆ کرێ، ئەمڕۆ ڕەواجی پێدرێ، ئەم هەموو بێ ئەخلاقی و بەدڕەوشیان خسۆتە بازاڕەکانەوە، خسۆتیانە زانکۆکانەوە کە بۆتە شوێنی عەرزی جلوبەرگ، کە بۆتە شوێنی حوبحوبانێ و شوێنی دڵداری. ئەم هەموو فیتنە و فەسادی و ئاشوبە و بەدڕەوشیان خسۆتە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. تۆ بزانە تاکە ڕێگایەکت لە پێش بێ مزگەوتەکانە مینبەرەکانە کە بانگت ئەکە بەرەو ئەڵڵا، بەڵام دەها و سەتەها ڕێگا و دەروازە و دەرچەمان هەیە کەوا بانگت ئەکە بۆەوەی لات بدە، بەلادانێک لات ئەدا. بزانە هەڵناسیەوە تا ئەو کاتێکەوە خۆت لە دۆزەخا بینی و رب العالمین پەنامادا. يا رب العالمين عقيبتنا خير كي، يا رب العالمين راقيا وما كي سقام جير ما كي لسر أمدينا أخير ما خير كي، يا رب العالمين شون لو مجلس بيروزة مباركة كوت كردونة آلا بشكي خوتا كوما كي توا. السلام عليكم ورحمة الله وبركاته.